زەرمەند بۆ لەم قۆناغەوە بۆ ئایندە زەرمەند دەبێ یانی مەترسی تورکیا بۆ کورد لە ڕۆژاوە مەترسیەکی زۆر حەقیقی و ڕۆژانەش دەبینین چۆن هێرش دەکات مەترسیانە لەسەر کورد کۆتایی پێدێ ئیسرائیل و ئەمریکا سنوورێکی بۆ دادەنێن یاخودە ماڵۆزیانی بینی تورکیا و ڕۆژاوە هەر بەردەوام بێت لای کاک جار کێشەی کورد کێشەیەکی ئالۆزە لە منتقەکەیەوە لە ڕۆژ ئاواش ڕۆژاوای کوردستان بەڕاستی لە ناو هاوکێشە سیاسیەکانی دەی هەشتاکان و نەوەتەکانیشان نەبوو وەکوتمە ئەو کاتێک هەوڵاوە جالان لەوێ دانیشتناوی نابوو باشووری بچووک ناویشی ڕۆژاوای کوردستان نەبوو و ئەمانە خاوەنی ناسنامە و جنسیەش نەبوون لە سای ڕژەمی بەسەرەسەر بەڵام هەلومەرجی ڕووداوەکانی بەهاری عەرەبی دوو زروفی مەوزوعی لە منتقەکە هاتوونەکاوێکیان ڕووخانی دیواری بەرلین و کۆتایی جەنگی سارد و شەڕی کەندا و ئەزمموی باشووری کوردستانی لێ دروست بووە و ڕووداوەکانی بەهاری عەرەبی ئەزمموی ڕۆژاوای لێ دروست بووە ڕۆژاوای کوردستان ئێستا بارودۆخێکی زۆر تایبەتی هەیە یەکیشانەوەیەکە احتیمالی سەرکەوتنی هەیە و احتیمالی شکستیش هەیە احتیمالی سەرکەوتنەکانی لەوە سەرچاواگرێکە باش لە زمینەی واقع هێزێکی گەورە هەیە 150,000 چەکداری هەیە چەکداری ڕاهێنراو بە مەبادێ یعنی ئەوە نییە مەسەلەن وەک ئەوی هێزانە نین بەشێکیان مرتەزەقە و بەکری باش جوگرافیایەکی پانوپۆڕی هەیە کە ئێستا ئامارەکەڵەن لە 140 خاکی سووریا 80,000 کیلومتر چوارگۆشەی بەدەستەوەیە و هاوپەیمانەتی هەیە لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکا و لەگەڵ مۆسکۆش هەم پەکەکە ینی باڵە حەقیقیەکەی ڕۆژئاوە پەیوەندی باشە و لەگەڵ ئێرانی شەسا پەیوەندەکانیان تێک نەچۆ بە نەزەری من ئەوە لەسەر زمینەی واقع هەموو ئەو هەلومەرجانە هەیە و ئیسرائیلیش پێویستی بەوەیە کە هێزێکی بە مەبادی بتوانێت بەشدار بێت لە پاراستنی بەرژەوەندەکانی و ئەمنیەتی هەموو ئەوانە خۆشتان نەزان دوێنێ و چەند ڕۆژی ڕابردوش بنیامین ناتانیە هەو وەزیری بەرگری هەمووانە بەڵێ باسی کوردەکە بەڵام مەترسیشی لەسرە ئەو مەترسیانە دوسێ مەترسی لەسەر ڕۆژاویەکیانەوەی تورکیا یەکشیان دەواازەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و هەسەدەیە لە فیشخابور و سمێلکە کێشەکانیشیان بە تەنها پەیوەندی بۆ سنوورێ کێشەکانیان تاریخیە لە بینی پەکەکە و پارتی دیموکراتی کوردستان و لە هەمان کاتا کێشەیەک تریش پارتی دیموکراتی کوردستان پێی وایە ئەنە کەسا بێ بەشدار بێت لە داهاتووی ئەوانە پێم وایە ڕەنگە تووشی ئەو کێشانە بەرەوکیان بگرێ و جگەلەوەی کە ڕاستە و خۆ ئێسا بینیتان دوێنێ و ئەمڕۆ لە من بەس شەڕ بووە و ڕەنگە تورکیا لە مەرحەلەی یەکەمە ئەو خەتەی کەوتم داگیریەکە بەڵام ئەوە مانایەوە نییە کە مەترسی لەسەر نییە ئەم پێم وایە لە هەر حاڵدا کورد جێگە و پێگە و مۆقعێتیشیە بێت لە ڕووداوەکانی سووریا